لارکوێکن سڵاوی ئێمەتان لێبێت خوای گەورە نوێژ و تاعاتی هەمولایەکتان قوبوڵکە بۆ ئەمڕۆ میوانداری مامۆستا ئەردەڵان حەمە ساڵحمان کردو کە بەڕێزیان مامۆستای ئاینین قسە و باسەکەین لەسەر ڕێوڕسمەکانی ڕۆژانی جەژن لە دیدی ئاینی ئیسلامدا. مامۆستاگیان سڵاو لێبێ. سلام علیکم، سوپاستان ئەەکەم، دەستخۆشیتان لێ ئەەکەم. سەرەتاوە پیرۆزبایی لەم کەناڵە جوانەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لەسەر جەم گەلی کورد ئەەکەم و لەسەر جەم گەلی موسڵمانانی جیهان دەکەم و سوپاسی جەنابیشتان ئەەکەم بۆ ئەم بانگبێژەیە کە دەربارە بە مەسەلەی تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزان و دەربارە بە ڕۆژانی جەژن دەستخۆشیتان لێ ئەەکەین. زۆ سپاس بۆ تۆ مامۆستاگیان. مامۆستا سەرتا پێم خۆشە لەوە دەست پێکەم هەمیشە کە باسی ئەوە کرێت کە مامۆستایانی ئاینی باز دەواکەن کە ئەوە نەمان نەماوە بۆ جەژن ئەگەر سبەینێ نەکرێ بە جەژن لەوانێت دوو سبەی ڕۆژی دووشەمە بکرێ بە جەژن ئەوەی کە باس ئەکرێ. باس لەوە کرێت کە ئەبێ بە جەژن هەمیشە لە مزگەوتەکانەوە گوێمان لەوە ئەبێ لە ئەڵڵاو ئەکبەر کە هەمیشە تاموچێژێکی تایبەتی هەیە. بەسێکی ئەوەمان بۆ بکە بزانم ئەڵڵاو ئەکبەر هیچ ئاەتێکی لەسەر هاتووە خۆت ئەڵڵاو ئەکبەر لە چیەوە هاتووە بۆ جەژن تایبەت کراوە بە جەژن. سرطالين بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمدنا وعلى آله وأصحابه إلى يوم الدين. مسألة الله أكبر ججن أي إعلان كردني ججنة ولا سدامي في غمري خواه صلى الله تعالى عليه وآله وسلم كهنا أنا بس حابو دز بدز كشتت دز علماء مذهب كانوا تا ئەمڕۆ ئەوەی ئەعلانکردنی جەژنە ئەو ئەڵڵاهو ئەکبەر تام و لەزەتێکی خۆیەتی و بۆ ئێعلانکردنی جەژن ئەو ئەڵڵاهو ئەکبەرەیە. زۆر ڕاستە، زۆر باشە، دەستە خۆش مامۆستا. جیاوازی پێم خۆشە بە دوایەوە باسی کە جەژن ڕاگەیەنرا هەمیشە یەکەم ڕۆژی جەژن پیاوەکان بە تایبەت کە نوێژی بەیانی ئەکەن لە مزگەوت دوای ئەوە نوێژی جەژن ئەکەن. پێم خۆشە بزانم جیاوازی نوێژی جەژن لەگەڵ نوێژی سونەتەکانی ترا چییە و ئەمە تا چەند فەرزە لەسەر موسڵمانان؟ نوێژی جەژن فەرز نییە، ئەمە ئاگامان لەوە بێ سنەتێکە پێغەمبەری خوش ئەفەرمێ هەر کەسێ سنەتێکی من زین و کاتەوە و ئەجری 80 شەهیدی هەیە. جا ئێمەش نوێژی جەژنیش لەکەی دەست پێ ئەکات و لە دوای نوێژی بەیانیەوە موسڵمانان زۆر بەیان ئەچن بۆ مزگەوت ناگەڕێنەوە ئیتر لە سەعات 6 کە خۆر هەڵهات شەر باسی ئەکا فەرمێ یەگڕم خۆر هەڵهات ئیتر ئەو کاتە دروستە کە دەست بکەی بە نوێژی جەژن. نوێژی جەژنیش دوو ڕکاتە. باشە. ئیتر ئەمە موسڵمانان کە لە مزگەوتەکانە ئەو ئیمامەی ئەو مامۆستا بەڕێزەی کە لە هەر مزگەوتێکا بێ خۆی نوێژەکەیان پێ ئەڵێ ئەفەرمێ ئەمە نوێژی جەژن ئاوا ئەکرێت و ئیشارە بە بابەتەکانی نوێژەکە ئەکات و خەڵکی موسڵمانانیش لەگەڵیان ئیمام ئەبێت و ئەیکەن ئیشاءاللهەوە. جیاوازێکی ئەو تۆ هەیە لەگەڵ نوێژی سونەتە مامۆستا؟ نا سونەتەکە هەموو سونەتێک خێرێکی خۆی تایە، هەموو سونەتێک قورسیەکی خۆی تایە، حەسەناتێکی خۆی تایە. سونەتمان زۆر زۆرە. ئیتر ئەگەر باسی سونەتەکان بکەین یعنی زۆر ئەخایەنێت ئەوە بەزێمە ئەوەنە ئەڵێن کە نوێژی جەژن سونەتێکی گەورەیە و گرنگی و خێرێکی زۆریشی هەیە، خێرێکی زۆری گەورەیە و ئیعلانکردنی ئیتر عنی کۆتایی ڕەمەزانە و ڕەمەزان تەواو بووە بۆ موسڵمانان ئاشکراکردنە. زۆر باشە. مامۆستا ئەوەی من ببینم نوێژی جەژن تەنها پیاوان مەسەڵەن ئەیکەن، نوێژی جەژن تەنها بۆ پیاوانە یاخود ئافرەتانیش بۆ نەتوانن لە ماڵەوە بە حکمی ئەوەی زیاتر ئافرەتان تەنها بۆ تەراویح زیاتر ئەچنە مزگەوت. ئافرەتانیش لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵلەڵڵاهو عەلەیهی وسەلەم ماوەی مەمنوع کران لە دوایە بینیان پەردە بۆیان کرا. سنەتە ئەگەر بتوانن ئەوانیش سنەت ئینسان کە بتوانێت بیکە خێری ئەگات، ئەگەر نەیشیکات گوناحبار نابێت. ئەشتوانێ ئافرەتانیش ئەتوانن بڕۆن بۆ مزگەوت ئەگەر بتوانن وەکو پیاو بڕۆنە ناو مزگەوتەکانەوە لە دوای نوێژی بەیانیەوە ئەتوانن نوێژەکان بکەن و ئەو سونەتە گەورەیان دەستکەوێت. زۆر باشە. ڕێیان پێدراوە لە شەریعەتی ئیسلام. زۆر باشە. مامۆستا پێم خۆشە باسی نانی جەژن بکەین، بزانین نانی جەژن
تەنها لە ئاەتی لە ئاین ئیسلامە چۆن باسی لێوە کراوە نانی جەژن تەنها لە لای کوردەواری خۆمان ئەم نانە هەیە یاخود لە وڵاتانی عەرەبی و تریش ئەگەونی ئاگاداربی ئەم نانی جەژن ئامادە ئەکرێ سەرجەم نانی جەژن بە سنەتێک ناو ئەبرێت لەبەر ئەوەی کە ئیعلانکردنی ئەوەیە کە ئیتر تۆ بە ڕۆژوو نیت باشتریش وایە کە عولەما زاناکان وا باسی ئەکەن فەرمووی پێش ئەوەی بچی بۆ جەژن نانەکە بخۆی لەبەر ئەوەی یعنی ئیعلانکردنە کە ئەو ڕۆژە جەژنە و ڕۆژێکی مبارەکە و ئیعلانکردنی ئەوەیە کە ڕەمەزان تەواو بوو ڕەمەزان ڕۆشتووە وەتە نانی جەژن لای خۆمان مەسەن گرنگێکی زۆری پێدرێت بەیانیان زوو هەڵەستین و مەسەلەن چێشتونان حازر ئەکرێت لای خۆمان هەمیشە مەسەلەن برنج و شلە و مریشک ئەوانە ئەنی گرنگە هەر مەسەلەن چێژێنان بە یاخود هەر شتێکی تر بێ لە ئاینی ئیسلامە کێشە نابێت حازرکرێ و ئامادەکرێ ئەحتیادی ئەمە عاداتێکی کوردەواری خۆمانە ئەنا لە وەکو ئەوەی نەحەدیسی لەسەرە نە ڕیوایەتی لەسەرە بەزێتر ئەمە عاداتێکی کوردەواری خۆمان لە قەدیمەوە خەڵک هاتووە کە بە بۆنێ ئەوە ئەم نان و چێشتە کە بەیانیان ئەکریانی ئیعلانکردنی جەژنە تەواو بۆ ڕەمەزان خەڵک با بزانێ ئەمە جەژنە بەڵێ گرنگێکی زۆری پێ ئەدرێ خصوصەتەن لای میلەتی کوردیش ئەبێ بەیانیانی جەژن زۆربەی ماڵەکان قەیسیان ببێت قەیسی تام و لەزەتێکی جیاوازی خۆی هەیە چەندها باسیشی لەسەر لە بواری علمی توبەوە قەیسی زۆر باشە لە لای چینی عەرەبیش ئەوان وەکو خۆمان بەیانیان نان دروست ناکەن ئەوان دوای نیوەڕوان نانی جەژن ئەخۆن وەکو خۆمانین کە بەیانیان نانی جەژن بخۆن بە هەموو وڵاتانی عەرەبی و وڵاتانی جیهان کە موسڵمان بن و لەسەر دینی ئیسلام بێت بەیانیان ئەبێ پێش نوێژ جەژن شتێک بخۆن کە بڵێن ئەوەکی ئەمە بە ڕۆژوونی بەس بەلای خۆمان بۆ بە عادات شلە و برنج و ئەم شتانە دروست بکرێت زۆر باشە مامۆستا بە باسێکی گەردن ئازادی بکەین مامۆستا سەردانکردنی خزم و کەست و کار سەردانکردنی ئەو کەسانی کە دڵمان ئێشانون کە دڵیان ئێشانوین بزانام گەردن ئازادی لە دینی ئیسلامە تا چەند شتێکی باشە گەورەی ئەو شتە چییە؟ پێغەمبەری خوا لە حەدیثا باسی کردووە فەرمێ هەر کەسێ 3 ڕۆژ قسەی لەگەڵ یەکان نەکات هەر کامێکیان پێشەوە بمرێ بەبێ ئیمانی ئەڕوا خوا پەنابای عەرەبی فەرمێ ئەو کەسانیشیان کە قسە لەگەڵ یەکان ناکەن و قسەیشان لە یەکدا بڕیوە ئەفەرمێ تاعەت و عیبادەتیشیان لێ وەرناگرێت ئەگەر یەک کەسیش بێت یەک کەسیش بێت وهی وایە تایفەکەی لە خۆی ڕەنجانەوە مامۆستا نوێژی شەکە بەڕاستی ئەبێ ئەو کاتە بڕوات ئەو کەسانە ئاشت کاتەوە بڕوا گەردن ئازادی لەگەڵ ئەو کەسانە بکە بەڕاستی گەردن ئازادی زۆر یعنی من وا هەستەکەم وەکو واجب وا بێت زۆر ڕاستە لەبەر ئەوەی کە ئینسانێک حەقێکی لای زەلامێک بێت چۆن بەیانی لە قەبران نەجاتی نابێت هەتا ئەو ئینسانە گەردنی ئازانەکات ئایا مەسەلەی پارە بێ ئایا مەسەلەی خواردن بێ ئایا مەسەلەی حەقێک بێت کە ژوێنێکی پێیا بێ ئایا حەقێک بێت سوکایەتی پێکرد بێت واجب وایە ئینسان بڕوا بەو کەسە بڵێ گەردنم ئازاکە لەبەر خاتری خوا مامۆستاگەر بۆ نمونە من لەگەڵ کەسێکە ناخۆشیم بێ مەسەن من داوای گەردن ئازادی لێ بکەم بۆ نمونە من داوای لێبوردنی لێ بکەم بەڵام ئیتر لەسەر هەر شتێک بێ بۆ نمونە کە خۆ باسی کرد بەڵام کەسەکە قوبوڵی نەکەیان مەسەلەن پێی خۆش نەبێت لەگەڵ منە مەسەلەن بەردەوام بێت ئەمە تا چەند بۆ نمونە من ئەو شتم لەسەر خۆم لا بردووە کە داوای گەردن ئازایم لێکرۆ بەڵام ئەو ڕەتی کردوێت پێغەمبەری خوا فەرمێ و کەسانی کە قسەیان بە یەکەونیە کامیان زوو چوە لای ئەو ئەفەرمێ زیاتر خێر و حەسەنات و گەورەیەتی بوو ئەو کەسەی لای پاداشتی خوا لە لای خوا پاداش دووەر ئەگرێتەوە گەورەترین خێری دەزەکەوێ ئەو کەسەیە یەکەم کەس ڕوا گەردن ئازادی دەست پێشخەر ئەبێت یام ئەو کەسەش کە ئیتریانی ئەڵمەیە بۆ لام و ئەویتر خۆی گوناحبارە تۆ هیچ حەقێکە لەسەر نامێنێت کە چووی بۆ لای ئەو لە ڕووی دینی ئیسلامە هیچ حەقێکە لەسەر نامێنێت و هیچ مەسەلەیەکی لەسەر نابێت باسی کردن ئازاییەکەن لەوانەیە بابەتەکەش تۆزی هەر دوور ببێت لە ڕەمەزانەوە ئەو کەسانی کە ئەچن بۆ حەج بۆ ئەمرە هەمیشە باسی کردن ئازاییەکەن
سەردانی خزم کە سوکارەکەن بۆی گردن ئازایی بیانی ئەو گردن ئاساییەش ئەو نە گرنگە کە مەسەلەن حەجەکەیان قوبوڵ نەبێ ئەمرەکەیان قوبوڵ نەبێ مامۆستا بەڵێ بە بۆنەی ئەوە وەیە کە حاجی کەچن بۆ حەجیام ئەو کەسانە سەفەری ئەمرە ئەەکەن لەبەر ئەوەی بەیانی من عاجزیەکم بووە لەگەڵ جەنابەت قسەیەکم لەگەڵ جەنابتا بووە قسەیە هەڵە بووە یام حەقێکم بەلاتەوەیە یام قەرزارم یام شتێک بووە باشتر وایە پێغەمبەری خوا ئەفەرمێ هەموو کات و ساتێک نەک هەموو بەیانیە ئینسان بتوانێت لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان کە هەسێتەوە گەرد نازادی بکات جاری وا هەیە تۆ لە ماڵەوە بۆ هاوسەرەکەت نان و چێش دەکەیت حەزێت ئەبێت ناڕەحەت ئەبیت ئیلاگ ئەبیت ئەگەر ئەو پیاوەت ئەو هاوسەرت یعنی پێت بڵێ گردنم ئازا کە ئەمڕۆ عەزیەتم یاویت ئەوە گەورەیەتیە ئەوەش حەقێکە هەموو ژن و پیاوێک هەموو ئینسانێک ئەبێ یعنی بەرامبەر بە یەک ڕوبەڕووی یەک بۆستن و بڵێن گردنمان ئازاکە بەڵێ بۆ مەسەلەی حەج و عەمرەکەش لەبەر ئەوەی ئەو حەقەت ئەگەر بەسەرەوە بێت تاوانباریت و ئەو حەجەت تۆزێک کەلیتیا ئەبێت بەداخەوەی شڵا هەموو کەسێک گردنیەک ئازاکات و ئەو ڕقوکینە و ناخۆشیە لە دڵی هیچ کەسا نامێنێ ئیشەڵا مامۆستا لەسەر ڕۆژانی جەژن عادەتێک لای ئێمە هەیە وەکو کورد کە ئەچین بۆ سەر قەبران کە ئەو کەسێکی لێ مردبێ جەژنی بەسەرە هاتبێ پێڵێن نۆجەژنە لە لای خۆمان بزانم تا چەند نۆجەژنە لە ئاینی ئیسلاما ڕێگە پێدراوە و شتێک هەیە بە ناوی نۆجەژنە لە ئاینی ئیسلامە لە هیچ شتێکانەمان بینیوە کە نۆجەژنە بکرێت و کە حەڵاڵ بێ نەخێر بە هەموو جۆرێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تازەکردنی تەعەزیە نەهی لێ کردووە تۆ ئەو نۆجەژنە جەژن یعنی چی؟ یعنی خۆشی و شادی دەرئەبڕیت نەک تۆ بڕۆی هەم دیسان تەعەزیەکە تازە بکەیتەوە و خۆت نەگۆڕیت و ناڕەحەتی و خەم و خەفەت بە دەور و پشتەکەی خۆت بێ نەخێر شەرعی نییە حەرامە بە هەموو جۆرێکەوە پێغەمبەر نەهی لێ کردووە مامۆستا گوناحەکەی بۆ مردووەکە ئەڕوات یاخۆت بۆ ئەویش عەزیەتی پێ ئەگات ئەویش بێتاقەت ئەبێت ناڕەحەت ئەبێت و لەوانەیە عەزابیش بدرێت بەداخەوە لەلای ئێمە هەستەکەم ماوەیە کە کاڵ بۆ بێتەوە بۆی ئەم زانیاریانی کە بەڕێستان بڵاوێکەنەوە گینە زۆر ینی پەیڕەو ئەکرێ ئەو شتە لە پەیامی ئیسلاما شەرعی نییە ئیتراوەی کە ئێمە بینی بێتمان بە خەڵکمان وتووە لەوتاری نوێژی جەژنیشە سەرەتای نوێژی جەژنی کەوتارەکان ئەخوێنینەوە یەکسەر باسی ئەوواکەین بەس مامۆستا مەسەن بەس چوون بۆ سەر قەبران بە مەبەستی ئەوەنە شتێکی ئاساییە سنەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سەردانی سەر قەبرەکانتان بکەن و سەردانی کەس و کارتان بکەن ئەوان ئاگایان لێیە کە جەنابتان ئەچن بۆ لای ئەو مردووە لای ئەوان ئێمە مردوین ئەوان زیندون بە حەقیقی زۆر ڕاستە مامۆستا پێش بەرنامە پرسیارێکم لێ کردیوتم بۆچی ڕۆژی جەژنی ڕەمەزان بە 3 ڕۆژ دانرا مەبەستێکی یان تایبەتی لە پێشەوە بەڵام تو ئاماژەت بە شتێکی تر کرد بم خۆشە خۆت باسی بکەیت کە جەژنی ڕەمەزان 3 ڕۆژ نییە جەژنی ڕەمەزان خۆی ئێمە موسڵمانان دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان جەژنی ڕەمەزان هۆکاری ئەوەی یەکێکیانە کە ئێمە لە مانگی ڕەمەزان مانگێکە بە ڕۆژوو ئەبین و ئەمە دوای ئەوە ئەم 30 ڕۆژەیان 29 ڕۆژ ئەگرین دوای ئەوە ئیعلان ئەکرێت کە جەژنەوە یعنی ئەم جەژنە ئیعلان کرا یعنی ڕەمەزان تەواو بوو خۆی یەک ڕۆژە ئەوەی کە مەبینی بێتمان ئیترەمە عاداتە کراوە بە هینی ئەمڕۆ 3 ڕۆژە و 4 ڕۆژە نەخێر هەر ئەو ڕۆژە خۆی سنەتەکە وا باس ئەکرێت نوێژی جەژنەکەت کە کرد ئیتر هەر ئەو ڕۆژە نوێژی ڕەمەزانەکەیە بەس مامۆستا هەر ئاوا ڕۆژتە جەژنی ڕەمەزان 3 ڕۆژ ینی ئەمە هۆکاریەوەی مەسەلەن بکرێ بە پشوو یان بەڵام لە ڕووی ئاینیەوە تەنها یەکەم ڕۆژ بە جەژنی ڕەمەزان یەکەم ڕۆژ بە جەژن حسابە بەس ئیتر وەکو عاداتیان لێ کردووەڵێن 3 ڕۆژ جەژنە کە بە بۆنەی ئەوەیە کە ئینسان بتوانێت سەردانی کەس و کار و دۆست و ئەحبابیان بکات بۆیە لەبەر ئەوەی هەر یەکێکیان لە شارێک و لە وڵاتێکن ئیتر یانی کە ئەم 3 ڕۆژە کە خەڵگەڕوا بۆ لای یەک هەرەڵێن جەژنە بە جەژنی حساب ئەکەن ئەوان ڕۆژە کات ماوە بەڵێ بەڵێ ئەڵێن 3 ڕۆژە هەر کات ماوە ناخۆی هەر یەک ڕۆژە زۆر باشە مامۆستا ئەمیشەوانی کە نەیانتوانیەوە ڕۆژوو بگرن لە دوای جەژن بە چەند ڕۆژێک شەشەڵانیە پێم خۆشە باسێکی گەورەی شەشەڵانمان بۆ بکەی بزانم چەند ڕۆژ ئەتوانین ئێمە بۆ ڕۆژوو بین
و ئەو ڕۆژانەکەین مەسەرەن زۆر کادەڵەن 2 شەمان 5 شەمان فەرقێکی ئەو تۆ هەیە هەر ڕۆژێکی هەفتە تۆ بتوانانی بە ڕۆژ و بیت مانگی شەشەڵان کە خۆی لە دوای ڕەمەزان و دەست پێ ئەکات نەفسێن خۆت ئینسان ئەگەر ئینسان بتوانێت لە یەکەم ڕۆژی جەژن بە ڕۆژوو نەبێ بەس دووهم ڕۆژی جەژن ئەتوانێت نێت بێنێت و شەشەڵانەکە بگرێ بەڵێ سنەتێکی زۆر گەورەیە و خێرێکی چاکت دەست ئەکەوێت حەسەناتێکی چاکت دەست ئەکەوێت لەبەر خاتێوە سنەتی پێغەمبەرە ئەو شتەش کە پێغەمبەر کردبێتی ئەبێ بە سنەت بۆ ئێمە بۆ ئومەتەکەی زۆر ڕاستە ئەمە باسی شەشەڵانمان کرد بەڵام زۆر کەسی تر هەیە مەسەرەن بە درێژایی ساڵەکە بۆ نمونە 2 شەمان 5 شەمان بە ڕۆژوە بن ئەمە گەورەی ئەوانەی کە نەیانتوانیوە بۆ ڕۆژ سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم لەبەرەوەی 2 شەمان و 5 شەمان پێغەمبەری خوا خۆی بە ڕۆژوو بووە بەڵێ بۆیە ئەو 2 ڕۆژە بۆیە ئەو 2 ڕۆژە موسڵمانان بە ڕۆژوو ئەبن سنەتێکی زۆر گەورەیە ئینسان بتوانێت زینوی کاتەوە بەڕاستی زۆر زۆر گەورەیە باشە مامۆستا بۆ نمونە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایان یانێ شەکرێ زەختە دڵە عادەتەن پزیشکەکان ڕێنمایی ئەەکەن یان لە ڕووی دینیشەوە هەستەکەم کە بڵێن بە ڕۆژوو مەبە بۆ نمونە ئەو کەسانی ئەو خاتونانەی کە حەملیان هەیە ئەو خاتونانی کە لای خۆمان پێڵێن زەیسان کە مناڵیان ئەبێت بۆ نمونە ئەمانە ڕۆژویان لەسەر نییە کەی ئەتوانن ئەم ڕۆژوانە بگرنەوە یەکەم شت باسی نەخۆشی درێژخایەنت کرد شەرعەن شەرع فەرمێ ئەگەر هاتوو ئەو ئینسانە کە نەخۆش بوو کە نەیتوانی ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرێت خوای تەعالا فیدەی بۆ داناوە لەبەر ئەوەی ئەگەر بێت ئەو نەخۆشیە کە درێژخایەن بوو ناڕەحەت وەسە نەخۆشی شەکرە نەخۆشیێکی کوشندەیە دڵ هەمان شێو نەخۆشی سەرەتان هەمان شێو لەوانەیە ئەم کەسانە نەتوانن بیگرن شەرعەن فیدەی بۆ داناون لە قورئانە خوا باسی کردووە ئەفەرمێ ئەتوانن فیدەکەی بن و نەیگرنەوە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیانەیە هەتا شەرع فەرمێ ئەگەر بێت و ئەم ڕۆژووە ببێ بە سەبەبی مردنی ئەو کەسە یان ناڕەحەتکردنی ئەو کەسە لە ڕووی حەقی شەرعەوە حەرامە ڕۆژوەکە بگرێت دوو هەمیشیان پرسیاری ئەوەت کرد جەنابەت ئەفەرمی ئەگەر هەر ئافرەتی حەملی ببێت ئایا ئەتوانێت ڕۆژوو بگرێت یام ڕۆژوو نەگرێت یام شیر بە یام شیر نەیات شەرع فەرمێ ئەگەر هات ئەم ئافرەتە توانای ئەوە بوو مناڵەکەی ناوسکی لاواز نەبوو ناڕەحەت نەبوو بێتاقەت نەبوو ئەتوانێت لە ڕووی حەقی شەرعە بگیرێت ئەگەر هاتوو بوو بە سەبەبی ئەوەی کە مناڵەکە لاواز بێت و ئەو مناڵەش ئیلاک بێت و بەرچیشی ببێ لە ڕووی حەقی شەرعەوە شەرعە فەرمێ با نەیگرێت لەبەر هۆکاری حەملەکەی دوای ئەوە مناڵەکەی لێبوویەوە ئەتوانێت بیگرێتەوە و ئەبێ فیدیەکەشی بێت لە ڕووی حەقی شەرعەوە ئەفەرمێ زۆر باشە مامۆستا باسی فیدیە و کرد با باسێکی فیدیە و سەرفترش بکەین بزانین فیدیە بۆ ئەم ساڵ چەند دانراوەوە باسی ئەوەشت کرد پێش پرۆگرام کە ئێمە ئەبێ پێش ئەوەی بە پارە دایشکەنینەوە ئەبێ کووت بین بەسێکی ئەومان بۆ بکە باڵای فتوای هەرێمی کوردستان فتوا درا کە 3000 دینار بۆ سەرفیترەی ڕۆژووی مانگی ڕەمەزان دانرێ بۆ هەر مانگەکە هەر ئینسانێک 3000 سەرفترە ئەوەیە کە ئەگەر ئەو چەند ڕۆژی کە بە ڕۆژوو نەبوویت نابێ ئەویان فیدەی پێ ئەوترێ ئەمەیان سەرفیترەی پێ ئەوترێ بەڵێ جیاوازیان هەیە سەرفیترەکە 3000 داناوە وەکو شەرع ئێمەش لە پێی بە مەزهەبی ئیمامی شافعی ئێمە خۆمان عەقیدە ئەشعەرین و شافعی مەزهەبیشین لە مەزهەبی شافعیە ئەفەرمێ دروست نییە پارە بدرێ بە سەرفیترەی ڕۆژووی مانگی ڕەمەزاندا هەر ئیشارەی بەوە کردووە لە شەریعەتی ئیسلامە و لە فەرمودەی ئیمامی شافعیە هەرە فەرمێ بێ قوت بدرێت قوتیش چییە؟ چ شتێک ئەگرێتەوە قوتیش برنجە گەنمە مێوژە ئەو شتانەی کە وشکەی و ئینسانی پێئەژی شەرع فەرمێ ئەوەیە ئەبێ ئەو شتانە با لە سەرفیترەی ڕۆژووی مانگی ڕەمەزانە ئەویش 2 کیلۆ نیو ئەکات 2 مەن و نیو شەرع فەرمێ 2 مەن و نیو یعنی 2 کیلۆ نیو ئەکات داشکێنراوەتەوە بەسەر پارە کە داشکێنراوەتەوە بەسەر پارە لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفەشا ئەفەرمێت دروستە پارە بدرێت لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێت دروستە پارە بدرێت ئەم ڕۆژ بەڕاستی خواردنەکە زۆر زۆرە پارەکە زەرورە بۆ خەڵک جاری وا هەیە
بەڵێ پێویستێکی لەوانەیە زیاتر بە شتێکی تر بێ بە پارە جلی جەژنی نییە یان خواردنێکی نییە یان دەسەڵاتێکی ئەوەی نییە لە مەزهبی ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێت دروستە پارە بدرێ بە سەرفیترێ ڕۆژی مانگی ڕەمەزاندا. باشە ئەی فیدیەکە مامۆستا فیدێ هەرچی ڕۆژەکە ئەو کەسەی کە نەخۆشی بۆ نمونە درێژخایەنی بوو کە ناتوانێت بیگرێتەوە قورئان دایناوە ئەفەرمێ 90,000 تۆ هەر ڕۆژی 30,000 حسێ بکە 30 ڕۆژەکە 90,000 هەر ڕۆژێک بە ڕۆژوو نەبوو بێت دەتوانی بەس ئەو فیدێ ئەو چەند ڕۆژە بێت کە بە ڕۆژوونیت بە 30,000 حسێ بکەیتەوە. بە 30,000 مامۆستا سەر فترەکە مەسەلەن بۆ ئینسانی گەورە یاخود بۆ مناڵ فەرقی نییە؟ ئینسان خوای تەعالا باسی 8 تاقمی کردووە زەکات و سەرفیتر ئەدرێ بە 8 تاقم. 8 تاقمەکەش ئەمڕۆ 4یان لای ئێمە هەیە 4یان لای ئێمە نییە لەبەر ئەوەی کە ئەم فیدیە و سەرفیترە نادرێ بەدەست مناڵێکۆ کە باڵق نەبوو بێت ئەبێ بدرێ بەدەستی گەورەیەکۆ ئەو کەسەش کە ئەبێت چینی فەقیر بێت نوێشکەر بێت موسڵمان بێ پاک بێت سەرفیتریان پێ ئەدرێت و زەکاتیشیان پێ ئەدرێت کە مستحق بن. زۆر باش ئەومسا باسی زەکاتە کردم بیری ئەوم نەبوو باسێکی زەکاتیشمان بۆ کەوزانین ئەڵەن هەمیشاڵە مەسەلەن خێرێکی زیاتری هەیە لە ڕەمەزانە تا چەند ئەمە ڕاستە ئەمە ئینسان لە ڕەمەزانە یەک بە 100 خێر و حەسەناتی ڕەمەزان لەبەر ئەوەی ڕەمەزان مانگێکی لێخۆشبوونە و مانگێکی تەوبەیە و مانگێکە کە قورئانی تیا هاتوەتە خوارەوە لەبەر ئەوەی کە خێر و حەسەنات ئینسان لە ڕەمەزانە بیکات یەک بە 100 خێری دەست ئەکەوێت. مۆسای باسێکی زەکاتمان بۆ بزانین زەکات چەند زەکاتیش بۆ نمونە وەکو زەرورە زەکات بات ئەو کەسانەکەن کە ئەتوانن زەکات وەرگرن ئەو کەسانەکەن کە زەکات ئەن ئەو کەسانە کە زەکات ئەیەن بۆ نمونە ماڵێکی زۆریان هەیە ئایا وەکو پارە وەکو حەیوانات وەکو وڵاقی گەورە ڕەشە وڵاق وەکو ئاڵتون ئەمانە ئەگەر هاتوو لە حەدی خۆیان زیاتریان بوو زەکات لە ڕووی حەقی شەرعەوە ئەفەرمە زەکاتەکەیان دەکەن باڵای فتوای هەرێمیش چۆنی داناوە لە ملیۆنێک 25,000 زەکاتی ئەکەوێت ئەو کەسانە زەکاتیشیانەکەوێت جەنابەت بۆ نمونە پرسیارەکە ئەڵێ مامۆسا من 4 دەفتەر پارەم هەیە و لە ماڵی شۆدام ناوە لە ئیشیشانە ئایا ئەمە زەکاتەکەوێت ئەم زەکاتی ناکەوێت بڵێ ئەمە زەکاتی ئەکەوێت ئەم 4 دەفتەرەی جەنابەت ئەبێ حسێبیکەی هەر ملیۆنێک 25,000 زەکاتی ئەکەوێت هەر دەفتەرێک وازانم 2 وەرەقە و نیو زەکاتی ئەکەوێت. باش ئەی بۆ ئاڵتون بۆ نمونە بۆ ئاڵتونیش لە 20 مسقاڵە لە 20 مسقاڵە مسقاڵی زەکاتی ئەکەوێت بەس ئەو ئاڵتونش ئەبێت جەنابەت داد نابێت پارە بێت و کردبێتە بە ئاڵتون داد نابێت ئەگەر جەنابەت ساحێبی 1000 مسقال ئاڵتونیش بی لە 1 ساڵە 3 جار ئەو ئاڵتونە بەکاربێنیت بەس هی خۆت بێت نەک بۆ قازانج و شەراکەت داد نابێت ئەگەر هی خۆت بێت لە ساڵێکا 3 جار 4 جار ئەو ئاڵتونە دەری بێنە بیکە بە خۆتە خەڵک بیبینێ زەکاتی ناکەوێت. لە مەسەلەی وڵاق و حەیوانیشە لە مەسەلەی حەیوانی وردە لە 41 سەرە شەکێکی ئەکەوێت لە 110 سەرە 2 شەکی ئەکەوێت لە ڕەشە وڵاقیشە لە 30 سەرە نێونێکی 3 ساڵیان نەکەوێت. ئەمە بۆ نمونە چۆن بیکەن بەخێر ئەو کاتە ئەتوانن ئەم حەیوانەیان بیکەن بە پارەکەی بدرێ بە چینی فەقیر ئەو کەسانە کە چینی فەقیرن بۆ نمونە بێوەژن ئەگرێتەوە ئەسیر ئەگرێتەوە قوتابی ئەگرێتەوە کە ئەگەر قوتابی لەبەر خاتری خوێندن و لەبەر خااتری دین و ئەمانە بڕوا بخوێنێت ئەهلی عیلم ئەگرێتەوە بەڵێ ئەهلی عیلم ئەگرێتەوە وەچینی فەقیریش ئەگرێتەوە کەسانە کە قەرزارن نەبوونن کرێچین ماڵ و حاڵیان نییە شەرع فەرمی ئەتوانی پێیان بێت. زۆر باشە مامۆستا پێش پرۆگرام قسەمان زۆر کرد باسێکی ئەوەت کرد کە 3 شت هەیە کە لە پێغەمبەری خوا ئامێنی بۆ کردووە کە ئاستیان وەکو یەکە لە گەورەیە بۆشە باسێکی ئەوەمان بۆ بکەیت. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و آله وسلم حەزرەتی جوبرەیل لە جومعە بوو حەزرەتی جوبرەیل هات بۆ لای پێغەمبەری خوا فەرمی ئەی پێغەمبەری خوا من دوعا ئەکەم و تۆش ئامینەکەم بۆ بکە ئەفەرمێ کاتێک کە چۆ سەر مینبەرەکەی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و آله وسلم ئەفەرمێ یەکەم دوعای ئەوە بوو حەزرەتی جوبرەیل
فەرمی یاخوا هەر کەسێ ڕەمەزانیەت و ڕەمەزان ناگرێت و ئەحترامی ناگرێ خوا لوتی با لە عەرز و ڕسوا بێ لە دنیا و قیامەت. پێغەمبەری خوا فەرمی ئامین لە یەکەم پلەیە. دووهەم دوعای حەزەتی جوبرەیل کە کردی و پێغەمبەری خوا ئامینەکەی تیا کرد فەرمی یاخوا هەر کەسێ ناوی تۆ ئەبرێت و سڵاواتە لەسەر نەیە اللهم صل على سيدنا محمد وآل محمد ئەفەرمێ لوتی بچێ بە عەرزا و ڕسوا بێ لە دنیا و قیامەت. پێغەمبەریان فەرمی ئامین. سێهەمیشیان سێهەم پلەی قادرمەکەی کە چووە سەرەوە فەرمی یاخوا ئەوەی کە دایک و باوکی ماوە ڕێز و ئەحترامی ناگرێ خوالوتی با لە عەرز و ڕسوا بێ لە دنیا و قیامەت. پێغەمبەریان فەرمی ئامین. وەتە ئەم سێشتە لە لای پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ لێک ئاستان لێک ئاستایە خوا پەنابات. ئێتە هەر کەسێکیش ئەوان ئەنجام نەیات ئەو دوعای حەزەتی جوبرەیل بیکات و پێغەمبەریش ئامینی بۆ بکە ئەوە ڕەتبوونەوەی نییە و خوای تەعالا یەکسەر لێی وەرگرتووە. زۆر ڕاستە. مامۆستاگیان من ئەمڕۆ زۆر سوپاسی تۆ ئەەکەم دەستخۆش بۆ زانیاریەکانت. من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت حەز بکەی شتێک باس بکەی و ئامۆژگاریت چێ بۆ موسڵمانان لە جەژنە سپاس دەکەم. من یەکەم شت پیرۆزبایی خۆم جەژنی ڕەمەزان لە جەنابتانەکەم و لەم کەناڵە بەڕێزەی ئەەکەم و دووهەمیش پیرۆزبایی ئەەکەم لە سەرجەم گەلی کورد، پیرۆزبایی ئەەکەم لە سەرجەم موسڵمانانی جیهان. یەکەم کەسیش من وەکو خۆم لێرەوە ئەڵێم بە دایکی خۆشەویستم، ئەڵێم دایکی گیان گردنت ئازا بێت و گردنیشم ئازا بکە، جەژنیشە پیرۆز بێ و جەژنیشی پیرۆز ئەەکەم و گردنیشی ئازا ئەەکەم. دووهەمیش لە ماڵ و مناڵەکەی خۆم و سێهەم لە ڕەفیق و برادەرەکانم و داواکاریشم هەیە لەبەر ئەوەی ڕۆژانی جەژن ئینسان هەتا بتوانێ و لە زیکرەکانی خوا غافڵ نەبێت و زیکری خوش بکات لەگەڵیا بەڕاستی پاداشتێکی گەورەی دەست ئەکەوێ. من زۆر سوپاسان ئەەکەم کە بانگێشتان کردم بۆ ئەم کەناڵە بەڕێزە. سوپاسی ئەم کەناڵە بەڕێزەیە ئەەکەم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبركاته. زۆر زۆر سپاس مامۆستاکیان، زۆر سپاس بۆ مامۆستا ئەردەڵان حەمە ساڵح کە بەڕێزیان مامۆستای ئاینین ئەمڕۆ لەگەڵ ئێمە بوو کەسۆ باسمان کە لەسەر ڕسمەکانی ڕۆژانی جەژن لە دیدی ئاینی ئیسلام. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ.